ساڵدا گرنگی و ڕۆڵی فۆتۆ بوو بە تایبەتتر ئەو فۆتۆگرافەرە جەنگیانەی کە لە کارە ساتەکان یاخود لە جەنگەکاندا فۆتۆ دەچرکێنن کاریگەری و دەنگدانەوەیەک بە دوای خۆیدا بەجێدێڵێ و تا چەندە بە زیندوی کارە ساتەکە دەهێڵێتەوە و دەبێتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەم فۆتۆوە جارێکی دیکە بتوانن ئەو کەیسانە یاخود ئەو وێنانەی لە ڕێگەی فۆتۆکەوە چرکێنراون بە زیندوی بهێڵدرێتەوە. ئاغای ئەحمەدی ئەگەرم جارە گوێبیستی ناتقی ئەگەر گوێبیستی دەنگمانی ئێستا بە شێوەیەکی گشتی فۆتۆ چ گرنگیەکی هەیە لە زیندوو هێشتنەوەی ئەو چرکە ساتانەی کە بە تایبەت لە ڕووی کارە ساتەکان وەروە کیمیابارانی هەڵەبجەش کاردانەوە نێو دەوڵەتیەکانی چی بوون؟ بحث در واقع عکس‌های مستند اجتماعی یکی از کارکردهای مهمش همینه که یک ارتباطی برقرار بکنی از محل حوادث از محل اتفاقات با جاهایی که طبیعتاً مردم نیستن و به شکل طبیعی و بە شێوەیەکی سروشتی بزرگترین فجایع قرن بیستم وەکو یەکێک لە گەورەترین جینە تاوانەکان لە سەدەی بیستا بوو و ئێمە توانیمانە بە شێوەیەکی باش نیشانی جیهانی بدەین و لە ڕێگای وێنەکێشانەوە وێنەکێشانی جێکێکە لەو هۆکارانەی یار یەکێکە لەو فاکتەرانی کە ئەتوانین پیشانی جیهانی بین و سروشتیەکە ئەمە ئەزمونێکە ئێمە چەندین ساڵە کارمان بۆ کردووە که بتونه تأثیر خیلی مهمی بذاره و به همین دلیل دنیا تأثیر بسیار با هۆکارانە کاریگەری باشی بووە جنگ‌های شیمیایی شد و حتی به عنوان سند جنایت تەنانەت دەتوانێت وەکو بەڵگەیەکی جیهانی بمێنێتەوە ئەم وێنانە. باشە ئەگەر بکرێت سەرەتا باسێکیەوە بکەیت کە لە چرکە سادی بۆردۆمانکردنی هەڵەبجەدا تۆ لەوێ ئامادە بوویت یا خۆت ناو هەستی تۆ چۆن بوو کە گەیشتیتە سەر تەرمی عومەری خاوەر و وێنەکەت تۆمار کرد؟ ببینید وقتی که در واقع هر انسانی لە ڕاستیدا ئەزانن کە کوژران و شەیدبوونی هەر مرۆڤێک هەستێکی ناخۆشت پێ ئەدات مردانی که امکان دفاع خودشون و ئەمانە هەمووی یک شرایطی میشن که جون خودشون تاوانی جەنگە کە ئەتوانێت دۆخێکی ناخۆشت بۆ دروست بکات مهمی که و زمان در ضمیر ناخودآگاه من و ئەو کاتەکە ئێمە ئەو لەوێ ئامادە بووین یعنی آغوش پدر و آغوش مادر زۆر ناخۆش بوو بۆ ئێمە هەستێکی ئەجگار ناخۆش بوو بۆ ئێمە کە دەمانبینی باوک باوەشی بە کۆرپەلەکەیدا کردووە یا دایک باوەشی بە مناڵەکەیە کردو بۆی کە لە بۆردومان بیپارێزێت و ئەمە هەمیشە لە بیر و هزری ئێمە دەمێنێتەوە وەک شتێکی زۆر کارەساتبار و ناخۆش و ئەو تاوانانەی کە ئەو تاوانبارانە ئەنجامیاندا هەرگیز لە بیری ئێمە ناچێت. بەڵێ دکتۆر دیارە لە دوای ئەو تاوانەی تایبەت بە گەلی کورد ئەنجام درا و کۆمەڵێک چاوپێکەوتن لە میدیاکانە ئەنجام درا ئەو چاوپێکەوتنانە وەروان نیشاندانی فۆتۆکانیش لە میدیاوە تا چەندە کاریگەری لە نیشاندانی ئەو ڕاستیە هەبووە کە لە ڕێگەی فۆتۆکانی بەڕێستانەوە ئەو ڕاستی نیشانداوە کە جینۆساید بەرامبەر گەلی کورد نیشاندرا. ببینید به نظرم میرسه همونطور که اشاره کردم تاثیرات خیلی جدی رو توی
دنیا به وجود آورد و کاردانەوەی گەورەی لە ناو جیهاندا هەبوو ئەم فۆتۆیانە در واقع این تصاویر منتشر بشه و هەرچی زیاتر ئەم وێنانە بڵاو ببێتەوە ئەم تاوانانە زیاتر بە جیهان بناسرێت کاردانەوەی باشیە بێت و توانرێت لە ڕێگای ئەم وێنانەوە ئەوە ڕێگا لەوە بگرین کە دووبارە بوونەوەی ئەم تاوانانە دووبارە نەبنەوە و بە شێوەیەکی باش دەتوانین ئەم فەزایە و ئەم جەوە ڕابگرین کە جیهان بزانێت کە ئەمانە تاوانی جەنگین و شتیوا دووبارە نەبێتەوە لە جیهان ئێمە بێ زیاتر گرنگی بەم جۆرە کارانە بین هەرەوە نەبێت کە لە ڕۆژی ساڵیادیاندا ساڵیادیان بکەینەوە تەواو بێت. باشە تۆ چەند جار تا ئێستا سەردانی هەڵەبجەت کردوتەوە لە دوای کیمیا بارانکردنی هەڵەبجە کە خۆت ئەو ڕۆژە لەوێ بوویت ئەم کتێبی کە لە بەردەمی منایە کۆمەڵێک وێنەی تایە کە لە پێشترە هەندێک وێنەی ئەگەر هاوکارانشمان بیگوازنەوە کۆمەڵێک وێنەی تایە کە هی و چرکە ساتە بۆ هی و پێم وابێ دووبارە ناتوانن تەکنیکی سەوت باش نییە و وەرگێڕانەکەی زۆر باش پێناگات بەڵێ دیارە سەوتەکە زۆر بەڕوونی ناگاتە لای ئاغای ناتقی لە ئێستادا باشە ئەم وێنانی کە لەلاو ئەم کتێبەیە هەیە سەوتەکە باش ئەگاتە بەڵێ باشە بە پێم وێنانە بکە لێرەدا شرکانوتە هاتوویتەوە بۆ ئێرە دوای ئەوە چەند جار تا ئێستا جگە لەم جاری کە هاتوویتە تۆ سەردانی هەڵەبجەت کردووە بەو پێی کە هەندێک لە وێنەکان لە تازە ئەچن تۆ ئەو کەسانی کە لەو کیمیا بارانە بینیوتن تا ئێستا سەردانت کردوونەتەوە قسە و لەگەڵا کردوونەتەوە چی سەبارەت بۆ وێنانە ئەڵێن هەستی تۆ چۆن بووە کە ئەوانت بینیوەتەوە لە ئێستادا بەداخەوە تۆزە دەنگەکە خراپ بیسم بەڵێ دکتۆر بە شێوەیەکی گشتی دەمەوێت جگەل لە وێنەکەی عومەری خاوەر ئەوە بزانم وێنەکانی دیکە چی لە خۆ دەگرن چیرۆکی هەر وێنەیەک با بڵێن چیرۆکێکی لە پشتەوەیە لە یادی کیمیابارانی هەڵەبجە وێنەکانی دیکە چی لە خۆ دەگرت و یاخۆ چی نیشان تۆ جیهانداوە؟ بابەتەکە ڕوون و ئاشکرایە من لەو کاتانە بەڕاستی بەرامبەر کچێکی مناڵ بوومەوە کچێکی مناڵم بینی کە پەشۆکا بوو لەو ناوەدا هاتووە چوو من باوەشم پیا کرد و دڵخۆشیم دایەوە وام اصلا لەو بڕوادا نەبووم کە کیمیا باران بووە و کیمیایی کراوە وەمەزانی وەردومانێکی ئاساییە و مناڵەکەم هێنا لای دیوارەکەەوە و ویستم یارمەتی بەم دوایی چووم کە بەتانیەک یا شتێک بێنم بۆی کە بیدەم بەسەر مناڵەکە دوایی کە بینیم براکەشی لەو لاوە کەوتووە مناڵێکی بچووکتر لێ کەوتە بوو دوای ئەویش منە لای دیوارەکەەوە کە داینم ڕۆشتمە ناو ماڵەکانەوە کە هێندە بەتانی لەم جۆرە شتانە بێنم لەو ماوەی کەمێدا بینیم کە عومەری خاوەر و مناڵەکەی لێوا کەوتون و ئەو ڕووداوانە بەردەوام دووبارە بوونەوە چەندین کەس لەوێ کەوتبوون بۆ نمونە دایکێک باوەشی بە مناڵەکە کەوتبوو
کرده بوو یا لە بەردەمی ماڵەکان کۆمەڵێک تەرم کەوتبوون بەڕاستیە تۆمارکردنی ئەو کاتە سەختانە زۆر قرس بوو بۆ ئێمە لەو کاتانە لەلایەک تریشەوە کە دەمابینی هەندێک کەس زیندون و دەرباز بوون ئەمە حاڵەتێکی باش بوو بۆ ئێمە لەگەڵ ئەوانەشە کە من کاتێ بینم هاوڕەکانم هەموو ماسکیان لێداوە ئەو کاتە زانیم کە کیمیا باران کراوە قرس بوو بۆ من تەنانەت ئەو کاتانە ئەمویست یارمەتی خەڵکەکە بەم بۆم گرنگ نەبوو ماسکەکەم لە دەم کردەوە و ڕۆشتم کە یارمەتی ئەو کەسانە بەم کە زیندوو بوون دواتر ئامبولانسێک هات یەکێک لەو خاڵانەی کە بەڕاستی لە پەیوەندی مرۆڤایەتیە دەمێنێتەوە کە هیچ جیاوازیەک نییە لە نێوان بلوچ و کورد و نەتەوەکاندا بنەماڵەیەک کە 4 نەفەریان لێ بوو کشته شدگان وانت بودن یه خانومی که مسن بود اونجا بنەماڵ خاتونێک کە لەوێ تەمەنێکی زۆری بوو به من میگفت مواظب خودت باش بەم نییە وت کە ئاگاد لە خۆت بێت من زمانەکەی تێ ناگەشتم بەڵام ئەمزانی مەبەستی چییە دەیویست کە مەسەلەن من پارێزراو بووم لەو کاتە بەبێ ئەوەی کە من ئەو بناسم من ئەمویست یارمەتی بەم و باوەشی پیاکەم و هەر کامێک لە ئێمە ئەویست یارمەتی ئەوەی ترمان بات بەبێ ئەوەی کە دیدێکی سیاسیمان بێت یا دیدێکی جیاوازمان بێت ئەو پەیوەندی مرۆڤایەتی زۆر گرنگ بوو لەو کاتانە لە ڕاستیدا ئەو شتە بۆ من تۆزە چێژ بەخش بوو لەو کاتە کە مەسەلەن هەموو مرۆڤەکان ئاویست یارمەتی یەکتر بەڵێ دکتۆر دیارە باز لەوە دەکەی لە پاڵ ئەوەی کە کارەکان دکو و فۆتۆگرافەرێکی جەنگی ئەنجام داوە چەندین چرکە ساتت چرکاندووە کە هەر یەکەیەکیان وەکو وێنەکەی عومەری خاوەر چیرۆکێکی لە پشتە بە بڕای خۆت وەکو فۆتۆگرافەرێک بۆچی وێنەکەی عومەری خاوەر بە بەراورد بە وێنەکانی تر گەورەترین دەنگدانەوەی هەبوو؟ دارم ولی خیلی بده دیگه متوجه تداشون نمیشم بەڵێ وێنەی عومەری خاوەر بە بڕوای تۆ بۆ بە بەراورد بە وێنەکانی دیکە ئەو دەنگدانەوە زۆری هەبوو ببینید به نظرم میرسه که بەڕای من عومەری خاوەر لەگەڵ وێنەکانی تر جیاوازێکی زۆری نییە بەڵام جیاوازیەکەی ئەوەیە کە وەک نمادێکی جیهانی ماوەتەوە وێنەی عومەری خاوەر لە ڕاستیدا ئەوە وێنەی عومەری خاوەر بوو کە وەک نیمادێکی جیهانی وەک ئەلگویەکی جیهانی مایەوە ئەوەی کە لە پەیوەندی بە وێنەی عومەری خاوەرەیە وێنەکە لە کاتێکدا گیراوە کە باوەشی بە مناڵەکەیە کردووە ئەمە چرکە ساتێکی ناخۆشە ئەوە وێنەیەکە کە ناخی هەموو مرۆڤەکان دەهەژێنێت باشە ئاغای ناتقی ئەگەر پێمان بڵێیت ئەو سەختیانەی کە لە کاتی کیمیا بارانکردنی هەڵەبجەدا هاتە پێش تۆ وەکو فۆتۆگرافەرێک چی بوون؟ ببینید بالاخره هر کار مهمی هر اتفاقی که آدم واردش میشه سختی‌های خاصی سختی و قورسیەکی تایبەتی خۆی هەیە ما در یک فضای آلوده‌ای قرار داشتیم ئێمە لە کەشوهەوایەکی پیسدا بووین بۆ نمونە کیمیای ڕژا بوو خیلی زیادی داشت اینکه ما تا اون ساعت تا اون زمان که یک فضای آلوده قرار گرفتیم
ئێمە لە هەموو ئەو کاتانە قرس بوو بۆ ئێمە بۆ نمونە بتوانین خۆمان ئەو کەسانی کە لە دەوروبەرمان هەن لەو دۆخە بیان پارێزین و ڕزگاریان بکەین ئەم شتانە زۆر قرس بوو کە ئێمە دەبووە ئەوانمان بگواستاوە بۆ نەخۆشخان و فریان کۆتینە ئەو کارەساتە دۆخێکی بۆ ئێمە خۆقاندە بوو کە دەبووە هەم کاری خۆمان کردایە هەم یارمەتی و کەسانشمامدایە و ئەمە لە دەرونی ئێمە شتێکی ناخۆش بوو بەڵێ کارە یەک بابەت دەکرێت فۆتۆیەک خۆی لە خۆیدا گێڕانەوە بێت بۆ مێژوو فۆتۆی فۆتۆگرافەران تا چەندە یارمەتی گێڕانەوە مێژوویەکانیان داوە بەڵێ مەبەستم لەوە بوو کە فۆتۆی فۆتۆگرافەران بە تایبەتی فۆتۆکانی هەڵەبجە تا چەندە هاوکار یارمەتی دەربوون بۆ گێڕانەوە مێژوویەکان تا چەندە توانراوە لە ڕێگەیەوە مێژووی جینۆسایدی هەڵەبجە بگێڕدرێتەوە این در واقع جنس ارتباط من و شما به لحاظ تفاوت زبانمون یه ذره سخته و درک در واقع نوع ترجمه و اون چیزی که من دریافت پرسیارەکانت تۆزە بۆ من تۆزە قرسن من لیان تێناگەم بەڵام من یەک پرسیارێکی گشتی بکەی لەو بارەیەوە کە من بتوانم بە شێوازێکی گشتی جواب بەمەوە من زۆر جار تێناگەم لە پرسیارەکانی تۆ پێم وایە بێ پرسیارێکی گشتی بکەی باشە مەبەستم لەوەیە خۆی لە خۆیە وێنە مێژوویەکە وایە ئەم زۆر جاریش لە ڕێگەی وێنەوە دەکرێت مێژوویەک بگێڕێتەوە یاخود ئەو وێنانەی کە لە بابەتێکا دەگوازرێتەوە هاوکاری یارمەتی دەری مێژوو نووسان دەبن لە ڕووی هەڵەبجەوە ئەمە تا چەندە فۆتۆکان یارمەتی دەربوون خب من این رو اشاره کردم دیگه من بۆ کرد کە چەندین جار ئاماژەم بۆ کردوە کە لە ڕاستیدا مردم کردستان و حتی مسئولین این در واقع عکس مثل عمر خاور یا مثل در واقع مجموعه عکس‌هایی کە وێنەی عومەری خاوەریە ئەو وێنانی کە لەو ڕۆژە ماونەتەوە ئەمە بووە مێژوو لە هەموو دنیا یعنی ئەمە بە جیهانی نیشاندا کە ئەمە کارەساتێکی گەورەیە دەتوانرێت لە سەرتاسەری جیهانەوە بۆ نمونە بە دیدێکی تر سێری کورد بکەن چکە چ زوڵمێکیان لێکراوە سیستەمێکیان لێکراوە و ئەگەر ئەم عەکسانە نەبوونە ئەم وێنانە نەبوونایە خەڵک لەوانەیە گەلی کوردی ناناسی و نێزانی کە چ تاوانێک لەسەر گەلی کورد ئەنجام درراوە بەڵێ زۆر سوپاس دکتۆر ئەحمەد ناتقی وێنەگری کیمیابارانی هەڵەبجە سوپاس بۆی کامڕۆ لەگەڵمان بوویت ماندوومان کردیت زۆر سپاس بۆ ئامادەبوونی دکتۆر